سڵاو خۆشەویستانم، خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە بەرنامەی پەیامیتەوە لە بینۆمیانی ماڵەکانتان. بە ئومێدی ئەوەی لەم بەرنامەیەشدا سوودێکی دیکە و باشتر بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەێنین. بەڕێزان، کورد پندێکی جوانی هەیە، دەڵێت دەستی ماندوو لەسەر سکی تێرە. ئێمەش ئەمڕۆ هاتوونەتە ناوچەی پیشەسازی سلێمانی و دەمانەوێت لەگەڵ ئەو دەستڕەنگینە بەڕێزانەدا بدوێین کە ئیشی دەست ئەکەن، کە ئیشی سەنعا دەکەن، کە پیشەیەکیان هەیە و ڕۆژانە لە خۆرهەڵاتن تا خۆر ئاوەبوون خۆیانی پێوە سەرقاڵەکەن. با بزانین ئەو ماندووبوونەی ئەوان شایستەی ئەوەیە کەسکیان تێر بکەن یاخود نەخێر هەوڵێکی زۆر ئەدەن و سکیشان زۆر کات برسیە. لەلایەکی دیکەوە لە هەرێمی کوردستاندا زۆر کەس لە پڕۆک و قارچک هەڵەتۆقەیە و دەوڵەمەند ئەبێ بەبێ ئەوەی ئارەق بڕێشێ و بەبێ ئەوەی ماندوێتێکی زۆر بچێژێت. ئێمە دەپرسین ئایا لە هەرێمی کوردستاندا زۆری کارکردن و زۆری ماندووبوون هۆکارە بۆی کە مرۆڤەکان دەوڵەمەند بن یاخود نەخێر؟ ئەگەرچی لەم هەرێمەیدا هەوڵێکی زۆر بدەیت ئەوە ناتوانی دەوڵەمەند ببیت، بەڵکو ئەوە هەر لە بۆت ئەڕەخسێ کە تۆ دەوڵەمەند ئەبیت یاخود ڕووداوێک ڕۆدات و مرۆڤەکان بەهۆیەوە دەوڵەمەند ئەبن. ئێوەی بەڕێز بینەرمان بن، با پیشەوەرەکان بدوێنین تا بزانین ژیانە چۆن دەگوزاریە و چۆن لەگەڵ کارەکانیانە ژیان بەسەر دەبن. فەرموون. کوڕی مەسوولەکان بەخۆیان ئیدە ئیش دەکەن، نە کاسپیەکەن بەخۆیان دەوڵەمەند. هەمی خۆیانەی خۆن، ئاگان لە فەقیر نییە. وەڵای هەموومان برسیمانە، هەموومان ماڵمان وێران بووە، هەموومان ماڵمان لەسەر ئەو موچەیە وێران بووینە. ئەوەی کە لە پڕێ بێ دەوڵەمەندە بێ هەمووی هۆی دزیە. هەچی داهاتی ئەم وڵاتەیە حکومەت و بەرپرسەکانی خۆن 6 مانگەوە 7 مانگە موچە نەدراوە کابرا بە چیزێکی تێر بێت. تۆ بینی بە عالەمی ئاشکرا سەرۆت و سامان و ماڵ و گیان و هەموو شتێک خوراوە کەچی هەر چەپڵەی بۆ لێتۆر بە قوڕان بە ساقەی بێ. ئەمە نازانم جێلی یا خۆیەدا لە جێلی. کورد ئەڵێ دەستی ماندوو لەسەر سکی تێرە. لە ئێستاە دەستی ماندوو لەسەر سکی برسییان لەسەر سکی تێرە. ناوەڵە سکی تێرە. سکی تێرە. تۆپی ئەو ماندووبوونەی کە ڕۆژانە ئیشەکەی سکە تێر بووە یان برسیە؟ ناوەڵە برسیمە. ئاوەڵڵا. ئەی بۆڵێ لەسەر سکی تێرە. خۆی ئیتر مەسەلەکە بە ئیتر وەزعەکەی وا بووە خۆی ئێستا ئێمە هەندەکە وایە ئەڵێ دەستی ماندوو لەسەر سکی تێرە، بەڵام لە ئێستا لەسەر سکی برسی نییە؟ برسی ئاوەڵە. وەزعەکەمان ئیشەکەی ئێمە لە بەیانی حتا نە ئێوارە حتا سعات 6 و 7 و 8 یعنی ئەم سعات یعنی لە عالەمیش نییە یەکێک 12 یا 14 یا 16 سعات ئیشەکە. ئێمە ئیشەکەین 16 سعات، یعنی ئەگەر مەصرفەکە دەرەکەن بە زۆرە، یعنی ئەو مەصرفەیش نییە ئێمە مەصرف بکەین نانەکە بخۆین وەک یعنی نانی بەسیتی. هەیە لە پڕ دەوڵەمەند ئەبێ ماندووش نابێ ئارەق ناڕەژێت، ئەمانە هۆکاری چییە؟ بۆ ئەمەیش من حەزەکەم بزانم ئەوە بۆچی وایە، حەزەکەم بەس نازانم چۆنە. ئێمە من دەرەچمە سعات 8 بەیانی سعات 7 8 سێ شاگردم هەیە کرێ دوکانە دەم، یعنی بە زۆر وەڵا مەصرفەکە بە زۆرە. يعني حالتي طارئي أبي بسرمان حالتي طارئي ناتاني متوجه أبي قرصكين أما واقعي حالي إيمية حالي تولى استي هربي كردستان بيدوايا زوري ماندوبون زوري إيش كردن هو كاره ودولمان بون ياخذ نخاروك خوتي والله وكخم بأخوة من هاتوما من إيسا كرد من كرد براكم شهيدة جاران من إيش ما كرد لبغداد وابزانم 7 ساعات 8 ساعات إيش ما كرد ودوروج إيش مقدنا ناكل بحفته يسبب جمعة إيش كم ليرة يعني جمعة منية جمعة كليرية يعني بزور مصرفك بزور درجة أجر إيش نكم حفتيك بخومنا الله كان بأمري لبرسي نيم يعني هيني أجر هم المال هيني سيروجين شو روجم هيا جنابت ونديك كاركي بەپی ئەو ماندووبوونەی بەڕێزت کە ڕۆژانە کارەکەیت و سەرقاڵی کارکردنیت بەقەدەر ئەوە سکە تێر بووە؟ وڵای سکە تێربوونەکە چۆن نانی وەکو جاران نەماوە، جاران بڵێ زۆر باشتر بوو. ئێستا وەکو بڵێن حکومەت بودجەشی داوەزان و بودجەش کەمە لە چاو ڕۆژینی خەڵکە مۆزەفە، یعنی بەڕاستی خەڵک ئێستا بێ مەعیشەتە
جاران ئێمە ئیشمان هەبوو ئیشەکە باش بوو خەڵکەکە معاشەکەی باش بوو بەڵام ئێستا معاشەکەش نییە شتەکە گرانە بەعام پێ دوایە لە هەرێمی کوردستانە زۆری ئیشکردن و زۆری ماندووبوون مرۆڤەکان بکاتە دەوڵەمەند بیکاتەوەی کە ماڵی هەبێ سیارە هەبێ ژنی پێبێنێ بژێوی ژیانی خۆی دابین کات بە ماندووبوونی زۆرە لە هەرێمی کوردستان بەشتی ترە نه ماندووبوونی زۆر ناسا بەڵێن بۆ نمونە بەڵێ بەحەقەت ماندووبوونی زۆر تێکوشنی زۆر هەوڵڕانی زۆر بەڵێ ئەگەی دە ئامانجی خۆ بەڵام نەک لە وڵاتەکە لەم ئامانجی خۆتا و هەوڵیش بیت و هەموو شتەکانیش لە شوێنی خۆی نەبێت تۆکو خۆی لێرە ناوەڵاوکو خۆی نییە هەیە لە پڕ دەوڵەمەند ئەبێ لە پڕێ بە سەحەبی هەموو شتێکی خۆی ماندووش نابێ وەکو تۆ عەزێریش ناکێشە بەیانی زۆڵ ناسێ لە خەو ئێوارەش درەنگ ناڕواتەوە هۆکاری ئێمە چییە؟ هۆکاری ئێمە گەڕێتەوە بە حکومەت پارێکی زۆری خسۆتە بەردەستی کادر و هەوادارانی خۆی و بە ئارەزی خۆیانەی خۆن و میلەتیش ئیتر بە خاڵیان نایە ئێتر چی بە میلەت هەڵێ ئێوایە نا کەواتە دەستی ماندوو بە بڕای تۆ لەسەر سکی تێران لەسەر سکی برسیە لە ئێستاە لەسەر سکی برسیە بۆچی؟ ئیش و کاریج نییە کەواتە هەرچەند ئەم دەستەش ماندوو بێت بەم کارەوە هەر برسیە ئارەواڵا ئەی باشە تۆ ڕۆژانە چەند کاتژمە کارەکەی؟ وەڵا لە بەیانەوە تا ئێوارە ئیشی تاقیجیشتی وای تۆ؟ ناوەڵا ئەمە سارێکم بەیتی خەیارمانەیە باشە بەپێی ئەو ماندووبوونەی خۆت توانیتە سکە تێرکەی؟ ناوەڵا بۆچی؟ یەکیش نەماوە چیەکەی زەرەرەکەی هۆکاری چییە؟ حکومەت نییە ئەرەواڵا هەیە لە پڕ ڕەنگە وەکو تۆش ماندوو نەبێت و بەڵام هەموو شتێکی خۆی هەیە ئێستا هۆکاری ئەمە چییە؟ لە پڕ دەوڵەمەند بووە لە پڕ هەموو شتێکی خۆی هەیە وەڵا ئەوە مەسوولەکانە کوڕی مەسوولەکان بەخۆیان ئیدە ئیشەکەن نە کاسپێکن بەخۆیان دەوڵەمەند ئێمەش بێتی خەیارمان داناوێت هەر زەرەرەکە کیلۆی خەیار بە 250 ناریش ناکە کەواتە دەستی ماندوو لەسەر برسیە سکی برسیە ئەرەواڵا تۆ بەپێی ئەو ماندووبوونەی کە ڕۆژانە ماندوو ئەبیت بە کۆڵانەکانە ڕەنگە بسوڕێیتەوە بۆ بەرزنای پارۆنانێک بەقەدەر ئەوە ماندووبوون بە بقەی ئەو ماندووبوونە سکە تێر بووە نەوەڵی بۆچی؟ ئەی وەڵی ئیشەکە نەماوە کاسبەکە نەماوە پارە نەماوە هۆکاری ئەمە چییە؟ وەڵا هۆکاری ئەمەدەم ئەم حیزبانە ئاواکەن بە یەکتی و هەرەوەڵ هەیە لە پڕ ڕەنگە بە ڕۆبێکی تۆ ژیلاک نەبوو بەڵام لە پڕ وەکو قارچە غەڵتۆقیوە بۆ سەحەبی هەموو شتێک ئەمە چییە؟ هۆکاری ئەمە چییە؟ ئەوە دزەوە ئەیچ پێ دوای لە ڕێگەی مەشروع دەستی نەکەوت بێ وەڵاوە خۆی زانێ لەم هەرێمەدا لە ئێستادا دەستی ماندوو لەسەر سکی برسییان لەسەر سکی تێرە وەڵا لەسەر سکی تێرە بەڵێ تۆ تێریش کرد الحەمدوللا تێری ئەوە نییە کە یعنی زۆر تێر بیت بەڵام سپاس بۆ خوا مویمە ئێمە بەڕاستی ژیانمان تێرە ژیان مویمە ئینسان کە مرتاح بێ شکر بۆ خوا هیچ مشکلەیەکمان نییە ئەگەر وەکو ئێرە بەراوردکەین لەگەڵ شوێنەکانی تراکە لە عێراقا وەکو جنوب و وەسەتی عێراق بەڕاستی ئێمە تێری ئەمانەش دەوری هەیە کاکە خۆشەر نییە ئینسان بەس برسی بێ کەس تا ئێستا نەمردووە لە برسا هەسا تا ئێستا تۆ چیتە سەر قەبران نووسابێ لە کێرەی قەبرێ نووسابێ فڵان کەسی کوڕی فڵان کەس مردووە لە برسا هەڵبەتە کەس نەمردووە لە برسانە بەڵام کولە مەرگیش جۆرێکە لە مردن لە برسا ئاگاداری ئەوە بەوایە بەڵام ژیانیش هەروە بوو کاکە ژیان هەر ئەوە نەبوو هەموو کەسی هەر تێر بوو بێ هەر چیە لێرە منیشی تەنەگەچی سیارەکەم چەند کاتژمێر کارەکەی بەڵام ڕۆژی وا هەیە بڵین لە هەشت بۆ 5 کارەکەی نێمە تقریبان هەر 8 ساعات 7 ساعات کارە بەپێی ئەو ماندووبوونەی کە دەستە ماندوو ئەبێت بەقەدەر ئەوە سکە تێر بووە کاتی خۆی هەبووە زیاتریش تێر بووم ئێستا مەسەڵەن لە چیلێکی وەسەتا ئاژین معنی بەڕاستی ئەتوانم بڵێم ئەو کاتانی کە زۆر تێر بوو بێتم لەوانەیە پاشەکەوتێکی باشم کردوێ بەڵام ئێستا لەوە چه پاشەکەوتەکەم کەمتر بێ بەڵام یەک نوقتە هەیە ئەوەیە کە ئینسان لە مرتاحی ژیانی خۆی بێ نەک پارە نەک برسێتی هەر ڕاستەکەی تۆ ئەوەی کە تۆ مەبەستتە ڕاستەکەی ئەوەی کە تۆ مەبەستە ئەزانم تۆڵێکی بەڵام ئەوە نییە کە تۆ بەڕاستی بڵێن هەر خەڵک مردبێ لە برسا نەمردووە لە برسا ئەم ژیانە هەروە بۆ کاکە یعنی ئێمە بە تەمەنی خۆمان شتی لەمەوە پێشمان زۆر دیوە نامرتاحیمان دیوە بەڵام چی بووە لەوە چی خەڵک دەوڵەمەند بوو بێ بەڵام ویژدانی یاخود جسمیەن یاخود مثلا نامرتاحەکە لەوە بوو کە شەوکە خەوتووە نەیدەیتوانیەوە مرتاح بێ ئەیوتەتی ئێستا ئەم گرن یا ئەیان بەسەرمە بەڵام ئێستا سوپاس بۆ خوا تۆ ئەلێرەوە سوار بە کە لەم کوردستانی خۆمان من باسەکەم لێرە سوار بە بۆ زاخۆ بڕۆ 12 شەوە ڕووی 2 شەوە ڕووی 1 شەوە ڕووی مەڕاستی سپاس بۆ خوای گەورە هیچ هینەشتیانە مادەم تۆ ئەمین و ئەمانی بەڕاستی ئەمەش مرتاحیە بۆ ئینسان کاکە باشە کوڕی مەسوولەکان بەخۆیان ئیدە ئیشەکەن نە کاسپێکن بەخۆیان دەوڵەمەند هەمی خۆیانەی خۆن ئاگیان لە فەقیر نییە وەڵای هەمومان برسیمانە
هەموو ماڵمان وێران بووە هەموو ماڵمان لەسەر ئەم موچەیە وێران بووینە ئەوەی کە لە پڕێ بێ داڵەمەنە بێ هەمووی هۆی دزیە هەچی داهاتی ئەم وڵاتەیە حکوومەت و بەرپرسەکانی خۆن 6 مانگەوە 7 مانگە موچە نەدراوە کابرا بە چیزێکی تێر بێت تۆ بینی بە عالەمی ئاشکرا سەرۆت و سامان و ماڵ و گیان و هەموو شتێکی خوراوە کەچی هەر چەپڵەی بۆ لێتۆر بە قوڕان بە ساقەی بی ئەمە نازام جێلی یا خۆیەدا لە جێلی دەستکی برسیە لە ئێستاە بۆ هێن بازارەکە بە ئامۆسا هیچ ئیشێک نییە زۆر خەڵک بە پەرۆشە ئیشکە بەڵام هیچ ئیشێک نییە هیچ هەلێکی کار نییە لە ئێستا بۆ گەنج بە ئامۆستاوە چییە من شۆفێرم چیت شۆفێری هێن شۆفێرم لە وەزارەتی پێشمەرگە هەیە لە پڕ دەوڵەمەە بێ هەیە لە پڕێ بە خاوەنی فێلا ئۆتۆمبیلی بەرز بینایی بەرز ئەبێ بە ساحێبی باخ ئەبێ بە ساحێبی دۆنم بێ بە ساحێبی مەزراعی گەورە ڕەنگە زۆر ماندووش نەبێت ڕەنگە ئارەقیش نەڕێژێت هۆکاری ئەمە چییە؟ هۆکارەکەی ناکرێت ئێمە هەموو شتێ بگەڕێنینەوە بۆ گەندەڵی ئەکرێ سەرمایەکی لەلایەن کەسانێکەوە بۆ بەجێما بێ لەلایەن یعنی مەسەلەن بۆ نمونەوە بە هین بڵێم وەرەسەیەک شتێکی دەستکەوت بێ بەڵام ئەشکرا بڵێن کەسانێکشێ لە ڕێی گەندەڵیوانێ زۆر شتیان دەستکەوتووە زۆر شتیان بۆ گونجاوە تۆ پێ دوایە بەڵێ ماندووبوونی زۆر لە هەرێمی کوردستانە عزیەتی زۆر پێشی بەدەست کار و کاسپیەوە نەهامەتی زۆر بچێژی پێ دوای هۆکارێ بۆ دەوڵەمەند بوون نەخێر نا بە پێچەوانەوانە ئێستا زۆر گەنجمانێ زۆر هیلاکە بێت زۆر یعنی زۆر هیلاکە لە ناحی معنەویەوە لە ناحی مادیەوە لە هەموو شێ یعنی هیچ شتێکی بۆ ناگونجێ ئەگەر بێتەوە هیلاک بوون بێتە هۆی ئەوەی کە سەرمایی لێەوە دەستکەوێت بەڕاستی لە ئێستا نەخشتیوانیە و شتی باشم بەدی نەکردەوە شێوەیە دەستی مادوو سەرسکی برسێ لە ئێم کاتا لەم هۆکارچیە هۆکارەکەی حکوومەتە چۆن یعنی هەچی داهاتی ئەم وڵاتەیە حکوومەت و بەرپرسەکانی خۆن بەرپرسەکانش کۆمەڵێکی کەم نەک هەمویان کۆمەڵێکی کەم داهاتی ئەم وڵاتەیە خۆن لەبەر ئەوەی کە فەقیر و هەژارەگەر ئاوا بەو برسێتی ماوەتەوە تۆ پێ دوایە بەپی ئەو ماندووبوونەی خۆت کە لەم دوکانەیە ڕۆژانە کار ئەەکەی لەوانەیە خۆر هەڵبێت تا خۆر ئەوە بێت خەری کار بێت بەقی ئەو ماندووبوونە سکە تێر بووە نا نەخڵناڵشی بە هەمان شێوە نەگەر ماڵ و مناڵی من ماڵ و مناڵی تاوی ئەم خەڵکی کە لەم گوزەرا لەم سناعی شەکەن یا لە هەر شوێنێکە ئیشەکەن داهاتێکی چاک پیاکەن بەڵام بۆ خۆیان نا بۆ لە باڵاکان بۆ بەرپرسەکان باشە هەیە لەم هەرێمی کوردستانە لە پڕ دەوڵەمەند ئەبێ وەکو دەوترێک و قارچک لە پڕ هەڵە تۆقێت ڕەنگە ماندووش نەبێ ڕەنگە ئارەقیش نەڕێژێت ئەمە هۆکار چییە؟ ئەمە خۆی شتێک هەیە ئێستا خۆمان ناومان معادلەکە تێک چوو بێت؟ نا معادلەکە تێک چووە بەڵام شتێک هەیە ئێمە بە شێوەیەکی جوان پێڵێن گەندەڵی بەڵام خۆی ئێمە لە ئاساسات دزیە ئەم دزیە نایڵێکە ئەم فەقیر وەژارەتێن خۆن ئەوەی کە لە پڕ دەوڵەمەندە بێ هیلاک نابێ ئەوە دزیەکە ئەوە دزی پێڵێن ئەوە گەندەڵی پێ ناڵن خۆی گەندەڵی نییە گەندەڵی ناوێکی جوانە بۆیان داناوە ئەینا خۆی دزیە تۆ داهاتی ئەمیرێتە بخورە چی پێڵێ ئەگەر من پارەکەی تۆ بەرم پێم بڵێ چی پێ ناڵی دز ئەوە دزی پێڵێ ئەو دەستە ماندوانەی تۆ کە ڕۆژانە بە پلێتی سیارەیەک و سەرقاڵە دەکات پێ دوایە ئەو سکەی توی تێرکرد بێت بەڕێزەکەم ئەم پرسیارەی کە تۆ کردوتە جوابی زۆرە لە وڵاتەیە چونکە وڵاتە باکسی هەموو وڵاتانی دنیا هەیە بە ئەفم کە زۆر داوای لەو بینەرەکەم کە جۆی لەم قسانی منە بێ بەڵام ئەمە ڕاستیە کە حەزەکەم بۆی کە تێبگات لەم وڵاتەیە بۆچی ئەم دەسەماندوی ئێمە تێر ناخوا لەبەرەوەی کە ئێمە خۆمان خەڵکێکی دووسێ نەوعین نەوعێکمان ئەوەیە ئەڵێ با دەست بە کڵاوەکی خۆمان و بانەی بە ئەمە زۆر غەڵەتەم قسەیە چکە بۆ هەر ئەمەیە وای کردووە من و تۆ نەچین داوای حەقی خۆمان لەو دەسەڵات و بەرپرسە شایانی ئەوەنی قسەیان پێ بڵێن گەندەڵ نین ئەمانە لە گەندەڵیش خراپترن ئەمە یەکێکی لەوانە وای کردووە کە ئێستا ئێمە دەستیشمان ماندوو هیچ تێر ناخۆین نوعێکی تریان ئەوەیە هەنێک کەسەیە نازام خۆیدا لە جێلیا تا ئێستا تێنەگەیوە ئەو خەڵکە ئەکا بە پیا و بە ئاغا بەسەر خۆیەوە ئێکاکە بۆی لی ئەەکەی تۆ بینی بە عالەمی ئاشکرا سەرۆت و سامان و ماڵ و گیان و هەموو شتێکی خوراوە کەچی هەر چەپڵەی بۆ لێتۆر بە قوڕان بە ساقەی بی ئەمە نازام جێلی یا خۆیەدا لە جێلی هەنێکی کەشمان هەیە لە بەشەکەی تریا ئەوەیە خۆی لەگەڵ ساختەچی ئینەکەیە ئەمڕۆ خۆی تێرە خوا بەڵێ ئەمڕۆ خۆی لەگەڵ ئەو کەسانیان کە شانیۆنی پێیان بڵێ ساختەچی و هیچیش لەبەریکەوان لە هیچیش کەمترن
ئەوان خۆیان تێرە خۆم بەڵام فکرێک ناکەنەوە ئەوەنیان عقل نییە کە سبێنە مناڵەکانی دوای خۆیان خۆ هەمیان ناتوان لەگەڵ ئەم زەلامەیە بن ئێستا من ڕووی دەمم نەکەمە تۆ بەرپرسەکەی ئەمڕۆ من لەگەڵ تۆیە من خۆم تێرە خۆم بەڵام ئایا سبێنە سێ چوار مناڵم هەیە دوانم هەیە دەم هەیە پێنجم هەیە ئەوانی شارەتوان لەگەڵ تۆیا بن ئەوانیش هەمووان ماستاوچێتی منیان بۆکرێ لەگەڵ تۆیا تا تۆ بەشیان بی نەخێر لەبەرەوە ئەم سێ جۆرە کەسە هەیە لەم دنیا لەم شار وڵاتی ئێمەیە لەبەرەوە بە هەموو تەمەنمان ئێمە نە هیچمانە بێ جەبەرێکە سیاسەتێکی سەقەتەکەین ئەل لە خۆمەوە هەتاوەکو باقی ئەو هەوڵاتیانی کە لەگە منە ئەژین و زایدەن ئەو سیاسیانی کە ئەم ڕۆژوە ئەزانن هەتا ماوم بۆیان چێتە سەر بن بە سەرۆک نازان ڕۆژانێکە بێ قسەیشیان پێوترێ کە شایانی قسە پێوتنیش نییە لەبەرەوە قەت لە وڵاتی ئێمەیە ئەو دەسەماندووی کە هەیە بە حیاتی تێری بێناغێن چکە بۆوەتە منە لە دوکانی خۆم دانیشم بە قوربان با نەکوژدەم لەسەر جادەکە باوا لێ نەکەم بەڕێزەکەم یەک جار بمرە بۆ هەموو ڕۆژەگەوێت تۆ ژیانم مردن بێ من هەموو ڕۆژە لێرە ژیانم مردنە بە دیار دامی چاکردنی سیاری خەڵکەوە سیاری مەسئول بڕواب کە هیوایە دیەوە دەستی خاتە سەر دەمانچەکەیەوە دوێنێ ڕوویدا دوێنێ دەستی خست بە سەر دەمانچە کەستم بەخوا لەسەر ئەو جادی ببینم سەلامی لێ ناکەم دەستی کرد بەسەر دەمانچەکەی ئاوەرەوە دەعامێم بۆ چاکە چی پێڵی پێی ئەڵی چی کوڕی مەسئولەکان بەخۆیان ئیدە ئیش دەکەن نە کاسپیەکەن بەخۆیان دەوڵەمەند هەمی خۆیانەی خۆن ئاگان لە فەقیر نییە وەڵای هەموومان برسیمانە هەموومان ماڵمان وێران بووە هەموومان ماڵمان لەسەر ئەم موچەیە وێران بووینە ئەوەی کە لە پڕێ بێ دەوڵەمەندە بێ هەمووی هۆی دزیە هەچی داهاتی ئەم وڵاتەیە حکوومەت و بەرپرسەکانی خۆن 6 مانگەوە 7 مانگە موچە نەدراوە کابرا بە چیزێکی تێر بێت تۆ بینی بە عالەمی ئاشکرا سەرۆت و سامان و ماڵ و گیان و هەموو شتێک خوراوە کەچی هەر چەپڵەی بۆ لێتۆر بە قوڕان بە ساقەی بێ ئەمە نازانم جێلی یا خۆیەدا لە جێلی دەستی ماندوو لەسەر سکی تێرە یان لەسەر سکی برسیە وەڵا لەسەر سکی تێرە بەڵ ئێستا وایە ئێستا وای باشە تۆ ئەگەر زۆر ماندوو بیت ئەو ماندووبوونەی کە تۆ ڕۆژانە ئەیچێژیت بە هیچ کارەوە سکی تۆی تێر کردوە نەوەڵ نەوە سکی برسیە هەرە وەڵا نەوەڵا برا ڕۆشتە هاوارێ هەوڵ بە هین بە کارکە بەشی ڕۆژانە خۆشی بەیان ناکەی بۆ کاری ئەمە چییە؟ هۆکاری ئەمە حکوومەتەکەمانە حکوومەتەکە بۆ دڵێ قسە بۆ پیاو چاکە بڵێ ئارە وەڵا لە دڵۆ پێڵێم ئیش و کار و گاسپی نێشتوە لەم شارێ هەمی خۆیانەی خۆن ئاگان لە فەقیر نییە باشە هەیە لە پڕ دەوڵەمەند ئەبێت هەیە لە پڕ بە ساحێبی ڤێلا باڵەخانە باغ مەزرعامانە هۆکاری ئەمە چییە؟ ئەوە دەستێکی لە پشتە دەستێکی لە پشتە سەمبانێکی بیانی بیناگی بەرز حکم می بکەمەوانێ کابراکی مەسئول نەبێ بە شەریکم ناڵێ بیکەمەوە چی بۆ 10 ساڵی ها چی بۆ 10 ساڵی کە لە وەڵام ماگایکی لە فەقیر بێتەوە جەنابە ئیشە چییە؟ وەڵای ئیشی کە ئیشی منەوەیە هیچ ناکەم کەمەندامم پێشمەرگی کەمەندامم بڵێ باشە پێ دوایە بەقی ئەو کەمە ئەندامی خۆت کە لە شڕەوە لاتە دەبان بڵێ بەپێی ئەو ماندووبوونەی کە تۆ چەشوتە بۆم کوردستانەوە بۆم خاکە بەپێی ئەوەی کە تۆ کەم ئەندامووی بەهۆی کوردایەتیەوە بەپێی ئەوە خزمەت کراوی بەپێی ئەوەی توانیتە ئەو دەستە ماندووە ئەو قاچە ماندووە لەسەر سکێکی تێرتا بنەی وەڵای هەموومان برسیمانە هەموومان ماڵمان وێران بووە هەموومان ماڵمان لەسەر ئەم موچەیە وێران بووینە نەبوونی دەستکورتین هەر من نیم هەزاران وەک منە هەزاران وەک من ماڵی وێران بووە دەگەیشتی برا باشە هۆکاری ئەمە چیەوە خەڵک ئەو نەبرسیە خەڵک خۆی برسی ناکە من بە حەقیقەت دەڵێم هەمووی مەسئولەکانە دەستی ماندوو لەسەر سکی تێرە لەم هەرێمەدایان لەسەر سکی برسیە وەڵا تەمەن لەم هەرێمە لە سکی برسیە ئیش و کار و کەسابەتەکەن ئەو فەرمایشتە بە ڕێزەی کوردەواری پێ دوایە هەڵی کردەوە هەڵی نەکردەوە بەڵام وڵاتی مۆیلیاتوە ئەوە نییە وڵاتی مۆیلیات وەزە هەڵی نەکردووە تۆ ڕۆژانە چەند سعات کارەکەی وەڵی ئەگەر ئیش و کار هەبێ تەمەن 8 ساعت داڵ بۆ داڵ کارەکەین ئەگەر هەبێ بەڵام ئەگەر نەبێتتر ئەبێ لە نیوەڕۆ چۆڵیکەی هەرەوەڵە پێ دوایە بەقی ئەو ماندووبوونەی خۆت بەقی ئەو دەستانەوە کە ماندوو ئەبێت قاچی هیلاک ئەبێت سکت تێر بووە وەڵی ئەگەر ئیش و کار و کەسابەت دەبێت تێرە بێت بەڵام کە نەبێت ئەگەر ئەگەریان چەند و سەوز نەبوو لە ئێستاە واقع چیە سەلمێ هەر بە پێ ڕۆژانە وەڵی تر نەوەڵەوە نییە تقریبن چی بکەین چۆنم سکە تێرکەین وەڵی تر ئەویش چاوەڕی خۆی سەڵات نییە هەلی نییە هەچێک بڵێ بانوە نییە ئەی باش هەیە لە پڕ دەوڵەمەندە بێ هەیە وەکو تۆ ناچێت دەژێر ئەو ئۆتۆمبیلە خۆی خاتە مەترسیەوە
لەوانەیە خوا نەخوازە جەگەکە لە پڕ بشکێ دەرپەڕێت کاتە ژیانشکێتە بەترسیەوە هەیە لە پڕ ناچێت لە ژێر ئۆتۆمبیلە هەیە بە قاتی جوان و بۆنی خۆشەوە لە پڕ دەوڵەمانە بێ هۆکاری ئەمە چییە لای وەڵی تر وەکاریەوە تەمەن هەرێکە و لە شتێکەوە بۆی ماوەتەوە میراتیە نەک میراتیە کاکەی نەبحسابی خۆمان بکەی هیوای کاکە لەم وڵاتەیە هیچی نەبوو بۆ بە خاوەنی هەموو شتێک ئەمە هۆکاری چیە ئەیوە نییە ئەو عنی مەسئولەکان کاکە بە خوان بارەزی خوان نەوتە فرۆشن دێن بەم لایە ئەڕۆن هەیە مەسئولیش نییە هەر دەوڵەمانە خەڵکێکی عتیادیە خەڵکێکی سادەیە ئەوان احتیمالە لە میراتی و ئەوانە بۆیان مابێتەوە تۆڵێکی بەڕێزم وڵی هەمووی ئەوەی کە لە پڕێ بێ دەوڵەمەنە بێ هەمووی هۆی دزیە ئەگەر دزی و خراپە نەکەقە دەوڵەمەن نابێت ئێستا من تا ئێوارە کاسبی بکەم بڕوا بکەم ماڵی دوو وەرەقە سێ وەرەقە پێیان ناکەم ئیشت چێتەوە ئیشی ئاسنیشکە و کۆکەمەوە لە ش ساڵ کەواتە ئەو ماندووبوونەی تۆ ئەو ئاسنە شکاوانە کە عەزەرێکیش ڕۆژان بەدەستیەوە سکی تۆی تێر نەکردووە ناوەڵە بڕوا بکە هەل لە بیانەوە تا ئێوارێ ڕۆم ماڵی 200 هزار پێیان ناکەم ئەی باشە لە پڕ نییە سەیرەکەیت باش نین vێلا و سیارە شازی سیارە ئاکرێ بەچی کرێ بە کرێکاری پێیا بێ بە حاتین کەواتە بۆ دۆخی ئێستای هەرێمی کوردستان ئەتوانین ئەو پەندیە کوردیە بگۆڕین کە دەڵێ دەستی ماندوو لە سەرسکی تێرە ئەتوانین بڵین دەستی ماندوو لە ئێستادا لەسەر سکی برسیە وەڵا لەسەر سکی برسیە بۆ لەبەرەوەی دەستی ماندوو هەر چینە فەقیرەکە دەستی ماندووی هەیە باشە جەنابەت ئیشت چیە لێرە من تۆڕ نەچیم لەوانەیە لە خۆر هەڵاتن تا خۆر ئابوون تۆ ئیشکەیت بەڵێ باشە هەست ئەەکەی بە پێی ئەو ماندووبوونەی جەنابە کە ماندووبوونێکی زۆر ئەچێژێت کەم لەشە ساغ بەیەخوا ڕۆژانە لەوانەیە ئیزعاجی بەرەدیشەوە لەوانەیە خوا نەخوازە پەنجە بەر مەکینەکە کەوێت بەقی ئەو ماندووبوونە هەستە کردووە سکە تێر بووە بەنیسبەت خۆمانەوە کەم تا زۆر بەڵێ بەڵام بەنیسبەت کرێکار و کەلامانی شەکان نەخێر ینی بەقی ماندووبوونەکان مرۆڤەکان ناتوانن بژێوی ژێنی خۆیان ناتوانیت ئەی باشە لە هەرێمی کوردستان هەیە ئارەق ناڕێژێت هەیە بۆ نمونە ماندوو نابێت زۆر هەیە زۆر بە ئیش و سەرقاڵ نابێت لە پرسێکی دەوڵەمەند ئەبێت پێ دوای هۆکاریمە چی بێ هۆکاری ئەوە نەعەدالەتیە هۆکاریەوە دەسەڵاتەکەیەوە لێ کات زوو دەوڵەمەند بێ هۆکاری ئەوە حکوومەتەکەیە لێ پێچینەوە لەو کەسانە ناکا هۆکاری ئەوە ئەگەر بڵین بە کوردیەکەی مەجموعەیەک مەسوول لە پشتی ئەم ئیشەوەن ئەجیناوە تا هەموو من ئەوە خۆم 20 ساڵە ئەمە ئیشمە ئێستش ناتوان مەگە و کەسە بژیم کە 4 ساڵە پێگەشت باخۆشتی وات نییە باخۆفێ لەوشتیوە نەوەڵە ناوەڵا شقەیەکم کڕیەوەیش بە قیست بە 20 ساڵ بە 12 ساڵە بەڵێ لەوانە 12 کەی بێت تاقیستەکەیتەوە 12 تریشێوێت بەتەمانی باخۆشتی وا بکڕێتەوە ناتوانین نا باخکڕینیشی ئێمە نییە پێویستمان بە باخیش نییە لەبەرەوەمە خۆمان لەبیانەوە تا ئێوارە لێرەین هەر فرای ئەوە ناکەین بەژینە سەرۆ بچین بۆ باخ ئەوەی کە باخی شەکرە کەسێکی ئەتیادی نییە کەواتە مەرج نییە تۆ زۆر هەوڵ بیت و پارێ باشی دەستکەوێت ناخۆیەوە لە هیچ وڵاتێکا ئەوە مەرج نییە تۆ کە زۆر هەوڵەدا پارەیەکی زۆرە دەستکەوێت لە هیچ وڵاتێکا و قانونە نەبوو ناشبێت ئەوە نابێت ئەکرێت بوونێتی ئینسانەکە خۆی بیگۆڕێ بوونێتی ئینسانەکە خۆی بیگۆڕێت ئەکرێت کابرا خۆی تەقەبولی بازێشت هەیە بیکە خۆی لە کەسێکی پارەدار نزیکاتەوە بەزەوە بۆ من و تۆ ناکرێت ئەوە بۆ چینی فەقیر و هەژار ناکرێت ئەو بۆ کاسبکار ناکرێت ئەی تەبەن ئەوەی کە ئەشی بینی لەم گوزەرە لە سا هەشتا و پێنجی کرێ چییە کە بە خۆشمەوە کە سنەعاتکاری دەستی ماندوو لەسەر سکی برسیە دەستی ماندوو لەسەر سکی برسیە بەڵێ ئەو قسێ زۆر ڕاستە ئەو ئیشێکە تۆیەکی ئەو مادووبوونەی کە تۆی چێژیت سکە تێرەکە نەوەڵڵا هیچ بۆ کەسابنی هیچ نگا هیچ نەماوە کەسباری بینی کاکە کاتەوە پەندە بۆم ڕۆ نابێت کاڵە دەستی ماندوو لەسەر سکی تێرە دەستی ماندوو لەسەر سکی برسی ئەمڕۆ هەروەڵا کورد ئەڵێ دەستی ماندوو لەسەر سکی تێرە باشە پێ دوایە لە هەرێمی کوردستانە بەپێی ئەو ماندووبوونەی کە خەڵک ئەی چێژێت لە خۆر هەڵاتن تا خۆراوبوون بوون پیشەوەری ئیشەکات پێ دوایە بەقەدەر ئەوە سکی تێر بێ لەبەرەوەی هیچ شتێ ناڕۆ لەسەر خۆی لەسەر سکەی خۆی ناڕۆ زگی بەچی تێر بێ 6 مانگەوە 7 مانگە موچە نەدراوە کابرا بەچی زگی تێر بێ
ئەی پیشەوەرەکە ژەر وایە پیشەوەر هەمووی ڕەبتە پێکەوە کۆم تەزبیحی دەسم هەمووی بە دوای یەکا دێوەڕۆ تۆ لەسەرەوە پیاوەرە خوارەوە بۆ خوارەوە بۆ سەرا پیا بڕۆ هەمووی پێکەوە ڕەبتە بە قوربە باشە پێ وایە لە هەرێمی کوردستانە زۆر ماندوو بوون زۆر هیلاک بوون هۆکارێ بۆ دەوڵەمەند مرۆڤەکان یاخود نەخێر شتی تر دەوڵەمەند بوون دروست ئەکات دەوڵەمەندبوونی ڕاستی کابرا ئەوە نییە بەڕاستی دەوڵەمەندێکی سەرمایهداری ئەملاقی لێ دەرچێت لێ دەرناچێت ئەم کاسبی و پیشەوەران بەس بەش ژیانی خۆیەتی بەشی مردن و ژیانە مەگەر کابرا بە ئەملاولا بە ئیفگە و دەوڵەمەند بێ دەوڵەمەند نابێت وەکو باسێکەن بە عەقدی نەوت و بەم شتانە یا بەشتی کەسبایر کەێنن وە وڵاتە کەواتە ئەتوانین بڵین لە هەرێمی کوردستانە ناتوانین بڵێن بەهۆی ماندووبوونەوە خەڵک دەوڵەمەند ئەبێت ناتوانێت بۆ ماڵی خۆی هەبێ ناتوانێت سیارێکی باشی هەبێ ناتوانێت ژن بۆ کوڕەکەی بێنێ بە نەمونە ناتوانێت بژێوێکی باش ماڵەکەی دابین کات وایە ئەزەی چۆن ئەبێت بەس لە حەدێکی وەسەط هەبێت یعنی ئەوە نییە کابرا بتوانێت ڕەفایەتێکی خۆش بژێ وەکۆ مەنسوولانە کوڕی مەسوولەکان بەخۆیان ئیدە ئیشەکەن نە کاسبیەکەن بەخۆیان دەوڵەمەند هەمی خۆیانەی خۆن ئاگان لە فەقیر نییە وەڵای هەموومان برسیمانە هەموومان ماڵمان وێران بووە هەموومان ماڵمان لەسەر ئەم موچەیە وێران بووینە ئەوەی کە لە پڕێ بێ دەوڵەمەندە بێ هەمووی هۆی دزیە هەچی داهاتی ئەم وڵاتەیە حکومەت و بەرپرسەکانی خۆن 6 مانگەوە 7 مانگە موچە نەدراوە کابرا بە چیزێکی تێر بێت تۆ بینی بە عالەمی ئاشکرا سەرۆت و سامان و ماڵ و گیان و هەموو شتێک خوراوە کەچی هەر چەپڵەی بۆ لێتۆر بە قوڕان بە ساقێ بی ئەمە نازام جێلی یا خۆیەدا لە جێلی دەستی ماندوو لە ئێستاە لەسەر سکی تێنە لەسەر سکی برسیە لەسەر سکی برسیە بۆ ئەی لەسەر سکی برسیە کابراکە ماندوو چیە کە ماندوو ژەبێ پارەی دەست ناکەوێت ئیتر یعنی چی تۆ ڕۆژانە چەند کاتژمێری شەکەی وەڵای ئەمە کاتژمێرمان بۆ نییە داڵ هەشتەوە بۆ 5 ئێوارە 6 ئێوارێ لەگەڵ تو ئینشاڵڵا باشە پێ وایە بەپەی ئەو ماندووبوونەی جەنابێت کە ڕۆژانە ئیش ئەەکەیت و لەوانەیە خۆڕەڵاتن تا خۆراوبوون ئیشکەیت بەپی ئەو ماندووبوو نسکی توی تێر کردوە وەڵی زۆری برسیە بەعام نەکوز نەوەڵات بەعام وەکو هەچی وەسایلی ژیانە بەڕێوە بڕوا بڕێوە نەوەڵە بەڵام چێتە بێ بڕۆی لەگە ڕۆژگارەکە تر هەر بەتەنیا بەس منیش نیم عام وایە تر زين ئەوەی تۆ ڕۆین لەگەڵ زین چۆنە بێ هەیە لە پڕ دەوڵەمەندە بە سەحەبی مەزرعە بە سەحەبی ڤێلا ئەوە شمولی ئەمە ناکە عەرەقیش ناڕەژێ ماندوو ئەوە جیایە ئەوە شمولی ئەمە ناکە ناڵێم شمولی ئەمە لەبەر چی شمولی ئەمە ناکە بەوەی کە ئێمە چی قسەیە بکەین و هەچی بڵێن هیچە مەسئولینی دزنەوەوانە کە لە پرەکان بەخاوانی بێنە منێڵم دەستی مانوو لەسەر سکی نەکسکی بەتاڵ لەسەر گیرپانی بەتاڵە ئەو گیرپانە پڕی خەڵک کێسەکانەوە لای بەرپرسە گەندەڵەکە ئەوان بردیان بۆ خۆیان گیرپانی ئەوان پڕ و گیرپانی ئێمە بەتاڵ چی بکەین باش شۆڕشێک شۆڕشی چۆن شۆڕشێکی مەدەنی دژی ئەم گەدەڵکاران ئەمە حەلە لای تۆ باڵێ ئەوەندەی کە تۆ ماندوو ئەبیت ئەوەندەی کە تۆ هەوڵ ئەدەی لە خۆر هەڵاتن تا خۆر ئاوابوون لەوانەیە ئیشکەیت بەخێ ئەو ماندووبوونە سکتێر بووە لەخوا بەجابی ئەڕۆڵە ئەوە نەباشین مەگەن لە باشیە خراپی سواز بۆخوا باشە پرسیارەتە لە جەنابتەکەم ئەویش ئەوەیە ئایا لە هەرێمی کوردستانە زۆر ماندوو بوون زۆر هیلاک بوون زۆر ڕەنجکێشان هۆکار بۆی کە مرۆڤەکان دەوڵەمەند بن ئەوەی تر وەزعی کاتۆکایەوە خەڵکە ماندووە ئەوەش هەیەی کە ماندووە سراحەت نییە ئەوەی کە هەیەی لە فەقیرەکە خراپترە خەڵک دڵی خۆش نییە ژیان ناخۆش بوو باشە هەندێک کەسە بینین لە پڕەوێ بە سەحەبی هەموو شتێک ڕەنگە ماندووش نەبێت ڕەنگە عازەتیش نەکێشێت تۆ پێ دوایە ئەمە هۆکار چی بێ هۆکارەکەی دیارە ترەوە لە ناو حزبەکان ناو دەسەڵاتە ئەوانە کۆمەڵێکی هەمووینا خەریک دزیە ئەوەشی کە تاجرەکانە خەڵکە بڕنەوە شتی خراپ دێنن ساقێکەن و خەڵک دەوڵەمەندێ پێ لە پڕا دەوڵەمەندەوە قاچک وایە تاقێ کەواتە توانین بڵین لە هەرێمی کوردستانە زۆر ئیشکردن و زۆر ماندووبوون هۆکار نێ بۆ دەوڵەمەند بوون خۆی بڵێ هەموو شتێ نزبێ 100% نییە هەر نزبەیەکێ ماندووە بێ پێی ماندووبوونەکەی خۆی تۆ تعالای پێ بەخشێ بەڵام هەنێک هەیە لە پڕە ئەتەقێ و دەوڵەمەندە بێ ئەوانە هۆکاری ئەو ماندووبوونەکە نییە بەڵام هەشە ماندووە بێ و بە پێی ماندووبوونەکەی دەوڵەمەند ئەبێ بەڵام ئەو دەوڵەمەندە نییە وەکەوەی کایبینی و باسەکرێ و زۆر دەوڵەمەند نابێ بە قەرز ژن بێنەوە بە قەرز ماڵ بکە بە قەرز سیارە بکڕێوە ئەوتر ئەوە حکوومەتە ئاوایە حکوومەتی کوردی ئاوایە ئەو خەڵکەی سەر ڕاتبینی و ئیش کارەکەی وەستا و چێک زۆربەی شەکان بە قەرزەڕوا یان زۆر زەرور نەبێ نایکە بە تایبەتی مۆزەف زۆر داماوە خەڵکی مۆزەف بەڕاستی جێ بەزەیە ئێوە تا چەند ماندووبوونەکانتان واتان لێکە کە سکتان تێر بێت
ئەمڕۆ ناگاتە مستەوایەکی باش ماندووبوونەکان ئەوە نییە ژیانێکی تێر پێی بژیت. شەکەی تۆ چییە؟ ڕاستکردنەوەی سارە. تەنەکە چی واتە؟ بەڵێ. باشە لە هەرێمی کوردستانە زۆر پیشەوەرە بینین لە ڕۆژهەڵات کاتێک کە خۆر هەڵدەتا و خۆر ئاوابێ هەر خەریکی کارکردنە پێ دوایە بتوانانی بە کاسپێکی حەڵاڵ و بە کاسپێکی ماماندووبوونێکی زۆر بتوانیت خان و ماڵ و سیارە و ژنی پێبێنیت و ژیانێکی خۆش بە خۆدا بینکەیت؟ ئەم زەمانەی ئێستا زەحمەتە زۆر زەحمەتە. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە تۆ ڕۆژێ ئیشت هەیە 4 ڕۆژ نیتە لە پڕ بەزەی سیاسی شتەکان ئەگۆڕێ. ئەی باشە لە هەرێمی کوردستانە زۆر کەس دەبینن ڕەنگە ماندووش نەبن ڕەنگە ئارەقیش نەڕێژن هەر لە خۆ لە پڕە بن بە ساحێبی خانووی گەورە ڤێلا ئۆتۆمبیلی بەرز بۆ نمونە تۆ جیلێکی هەژار و فەرمانبەر و خەڵکە داماوەکەی بەش خۆی لە ئەسڵا ئەبێ ئەوەی کە زۆر ماندوو ئەبێت پارەی باشی پێبێ بەس بەداخۆ لێرە پێچەوانەیە بۆ نایمە پێچەوانەیەوە ئەکەوێتە سەر دەسەڵاتی سیاسی ئەکەوێتە سەر ئەو کەسانی کە لێ پرسراوی ئەم وڵاتن ئەگەر ئەوان بەرنامەیەک هەبێ سیستمێکت هەبێ وا نابێ خەڵکە ماندۆکان لە دواوەن خەڵکە لەگەر ڕێزما ماستاوچی و واستە و بڕۆوەرەکە لە پێشەوەی کەواتە هەوڵدانی زۆر هۆکار نێ بۆ دەوڵەمەند بوون تەنها هەلە و کۆمەڵە ئێمە هاوای ئەجینا لە هەموو شوێن لە هەموو دنیاە تۆ بە پێی ماندووبوونی خۆت مافت هەیە تۆ بە پێی ماندووبوونی خۆت من بە پێی ماندووبوونی خۆم ئەو بە پێی ڕنج و تەقەلای خۆی بە زیرەکی خۆی ئەتوانێ بگاتە هەموو مستەوەیەک بەڵام لە وڵاتی ئێمە هەموو شتەکان عەکسە بەڕێوە بەرنامە نییە کەسێک نییە بە تەواوی شتەکان بە یاسایی بکە کورد پندێکی یەڵێ دەستی ماندوو لەسەر سکی تێرە ئایا لە کوردستانە دەستۆماندۆکان لەسەر سکی تێردا ئەنرێت یاخود دەستەماندۆکان لەسەر سکی برسیە هەر لەسەر سکی برسیە بۆچی؟ وەڵی خەڵکەکە ئاوا فێر بووە ئیشەکەیت و پارە نییە ئیشەکەی ئەبێ بە کەمتر ئیشکەی شەکەی تۆ چییە؟ ئیشەکەی من ئەمە ئیشی من تەنەکە چێتیە باشە لە هەرێمی کوردستاندا زۆر ماندوو بوون هۆکارێکە بۆ یەکە مرۆڤەکان پێی دەوڵەمە من یاخود سکیان تێرکەن؟ نەخێر نەخێر بە هیچ شێوە ینی ڕەنجێکی زۆر و گەنجێکی کەم بەڵێ ئەی باشە پێت وایە زۆر کەسێ لەم هەرێمی کوردستانە لە پڕۆک و قارچگاڵە تۆقێ لە پڕ دەوڵەمەند ئەبێت لە پڕ ئەبێ بە ساحێبی هەموو شتێکی خۆی ڕەنگە ئارەقیش نەڕێژێت هۆکاری ئەمە چییە؟ وڵی هۆکاری ئەمە من نازانم ئەبێ لەوانە پرسی کە خۆیان وایان لێدێ ئیشوکاتان چۆنە؟ باشین هەروواغی نەخواوە زیانە کورد پندێکی جوانی ئەڵێ دەستی ماندوو لەسەر سکی تێرە ئەو نەکێەوە دەستان ماندوو ئەبێدای سکتان تێرە بێ؟ بۆ ئەمڕۆ زۆر نا بەڵام هەر باشین نەخواوە زیانە لە چاو ئەم وەزع و زروفەوە هەر باشین هەروواغێت باشە لە هەرێمی کوردستانە پێت وایە زۆری هەوڵدان و تێکۆشان هۆکارێک بۆ یەکە مرۆڤ دەوڵەمەند بێ یاخود نەخێر شتی تر وا لە مرۆڤەکان لە هەرێمی کوردستان دەوڵەمەند بێ بەم ئیشە دەوڵەمەند نابێت ئەگەر بتێ بەم ئیشە دەوڵەمەند بێ ئەی باشە خۆی لە ئابووریدا زۆرترین ئیش و زۆرترین کات کە ماندوو بیت هۆکارێک بکە مرۆڤ با بڵێن دەستکەوتی باشیە بێت لێرە بووایە؟ هۆکاری ژیانەکەی ئێمە وایە دەسەڵاتی ئێمە چی؟ لێرە چەندێکیش هەوڵ بیت چەندێکیش ماندوو بیت هەر لە شوێنی خۆتی برژێ و مەمرە دەستی ماندوو لەسەر سکی برسیە؟ بەتاکیدی بە پێی قسەی هەوڵاتیان بێت ئەتوانین بڵێین زۆرێک لە خەڵکی وەک گورگی برسی هەڵپە هەڵپیانە بۆ دەوری کورسی کورسەکەی ژێری بە گەندەڵکاری ژیانی خەڵکی کردە بێکاری گەر حکومکردن گەندەڵی هاتە ناو قات و قڕی خەڵک زوو ئەبێتە باو پەیامی هەوڵاتیانمان لە ناوچەی پیشە سادی سلێمانیەوە بۆ ئێوە ئازیز و خۆشەویست گواستەوە زۆربەیان پیان وابوو ئەو پەندیە کوردیە کە دەڵێ دەستی ماندوو لەسەر سکی تێرە
لە ئێستاە پێچەوانە بۆتەوە دەستی ماندوو لەسەر سکی ڤرسیە بەهۆی هەموو ئەو ناعەدالەتیانەی کە لە هەرێمی کوردستانەوە بەهۆی دەسەڵاتدارانی هەرێمەوە دەگوزارێت. ئێمە هیوادارین چیتر دەستەماندوەکان لەسەر سکی ڤرسی دانەنرێت بەڵکو دەستەماندوەکان لەسەر سکی تێر بێت بۆ ئەوەی مرۆڤەکان لەم هەرێمەدا هەست بەبوونی خۆیان و ئینسانێتی خۆیان بکەن. پەیامی ئەم جارەمان لە لای دەستەماندوەکانەوە کۆتایی هات تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خۆتان لەگەڵ.